بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئەسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵە زانم ئەمشەو لە گفتوگویەکی تایبەت لە شاری کەلار بە خزمەتتان شادەبم. ئەمڕۆ لە شاری کەلار مەکتەبی وەرشی کۆمەڵی دادگەری کوردستان بە هاوکاری و میوانداری مەڵبەندی گەرمیانی کۆمەڵ جامی ڕابوونی لە هەنگێکی پڕشکۆدا دەست پێ کرد. بۆ زانیاری زیاتر لەسەر جامی ڕابوون و چۆنیەتی بەشداریکردنی ئەو کەسانە و ئەو مەڵبەند و لایەنانەی کۆمەڵی دادگەری کە لەم جامە بەشداریان کردووە، ئەمشەو لەگەڵ کۆمەڵێک لە هەڵسوڕاوان و جێبەجێکارانی مەراسیمەکان و یاریەکاندا دیدارێکمان ساز کردووە و گفتوگویەکی تایبەتمان دەبێت. سەرتاش پێم خۆشە میوانەکانتان بە پێی بەشداربوونیان پێ بناسێنم. بەڕێز مامۆستا کۆچەر محەممەد عارف بەرپرسی مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری، بەڕێز مامۆستا حەسەن بەرپرسی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری، بەڕێز مامۆستا سالار بەرپرسی ڕاهێنەرانی پەیمانگای هونەری بەرگری کۆنفۆ لە سلێمانی، بەڕێز کاک درود محەممەد ناوبژیوانی پلەیەکی عێراق، بەڕێز مامۆستا هێمنوالی یەکێک لە ڕاهێنەرانی بەشداربووی جامی ڕابوون، هەروەک بەڕێز مامۆستا سیامەند بەرپرسی کاروباری وەرشی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری. سەرەتا بەخێر بن. بەخێر بن. مامۆستا کۆچەر پێم خۆشە لە جەنابتانەوە دەست پێ بکەین ئامانج لە سازدانی جامی ڕابوون لە کوردستان و بەتایبەت لە شاری کەلار پێم خۆشە لەو بارەیەوە چەند زانیاریەکمان پێ بڵێیت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سپاس و دەستخۆشیمان بۆ بەڕێستان ستافی کامێرەمان و پەیامنێران کە ئەمڕۆ ماندوو بوون، خوا خێرتان بنووسێ. و سپاس و دەستخۆشیمان بۆ برانی بەڕێز و خۆشەویستمان مەڵبەندی گەرمیان جەنابی مامۆستا حەسەن و ستافەکەی بەگشتی کە میواندیاری جامەکەیان کردبوو. و سپاس و دەستخۆشیمان بۆ گشت ستافی مەکتەب و گشت بەشداربووانی پاڵەوانتی جامی ڕابوون. ئەوەی کە ئێمە پشتیوان بەخوا هەر لە ساڵی 2022 سەرەتای ساڵەوە پلانێکی ساڵانەماندانا، یەک لەو پلانانە کردنەوەی خولی سەرتاسەری بوو بۆ کاروباری وەرشی مەڵبەندەکان، واتە هەر مەڵبەندێک بەو جۆرە کە خولەکەی ئەنجامدا بوو ئەنجومەنەکانیان یاخۆ ڕێکخراوەکانیان کە لە سنووری مەڵبەندەکایە خولیان بۆ کرایە بە ناوی خولی تۆپی ڕابوون. کە سپاس بۆخوا خولەکە بە سەرکەوتوی کۆتایی پێهات، کۆی بەشداربووانی وەکو فیرقە وەکو تیپ 96 تیپتیا بەشدار بوون بە ژمارە 1440 بەشدار بوو، واتە یاریزان لە ناو تیپەکانە بەشدار بوون لە سەرتاسەری کوردستان کۆی مەڵبەندەکان کە کۆتایی بە یاریەکان هێنرا. پاشانەوە ئەو خولە ناونرا بوو پاڵاوتنی بۆ پاڵاوانەتی جامی ڕابوون، کە ئەمڕۆ سپاس بۆخوا هەڵبژاردەی مەڵبەندەکان کە لێرە حوزوریان هەبوو، ئەم هەڵبژاردەیە تەمسینی مەڵبەندەکانیان نەکرد وەکو تۆپی پێ پاڵەوانەتێکش بۆ ئەنجام درابووی بتوانین جموجوڵێک لە ناو وەرزشکاران، لە ناو چینی لاوان، لە ناو چینی گەنجان کە بتوانین حەدەی ئیمکان ئەو خواست و ئارزوو و خۆشی کە لە ڕووی وەرزی و ئەیانە ئەدایکەن ئێمەش پشتیان بەخوا لە خزمەتیان نابین. خاڵی سەرەکی ئێمەش لە کۆی ئەم چالەنی کە ئەنجام یێدەین ئەمانەوەیە پەروەردە بە مانای کەلیمە وجودی هەبێ بتوانین ڕنگ بداتەوە، کە سپاس بۆخوا هەر ئەمڕۆکە تاقیکردنەوەی کتێبی وەرش و هەڵسەنگاندن دنێک لە نووسینی جەنابی مامۆستا باپیر کە بە ناوی پرۆژەی کاک حاجی عەدنان خودا لێی خۆش بێن ناوندرا بوو، نزیک 100 فێرخواز 100 یاریزان تیا بەشداریان لە تاقیکردنەوەکا کرد. کۆمەڵ بەدەر لە بوارە وەرشیەکەی بۆ گەنجان احتیمامێکی تایبەتیش بە بواری پەروەردەیی دەدات. بێگومان ئێمە بەڵکو سایە و سێبەری ئیشەکە ئێمە ئاوایە، ئەبێ لە کۆی چالێکیەکانمان لە کۆی جموجوڵە وەرزشەکان پەروەردە وجودی هەبێت، چکە بەبێ پەروەردە وەرزش ناکریانی دەنگی نابێ، ڕەنگی نابێ، سەنگی نابێ، بۆیە ضرورەتی حیاتە پەروەردە بەمانەی کەلمێک گرێ بدرێ، بۆی هەنگاومان ناوە لەگەڵ یا پشتیوان بخوا. بەڕێز مامۆستا حەسەن بەرپرسی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵ ماشاءالله ماوەی 2 ڕۆژە و ڕەنگە بەیانیش میوانداریەکی زۆر گەورەتان بۆ بارگاکانی کۆمەڵ و وەرزشوانان کردووە. چۆن بوو جەنابتان بڕیارتان کە میوانداری ئەم نوێنەری وەرزشوانانەی مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری بکەن لە شاری کەلارە؟ خۆشە لەو بارەوە زانیاریمان پێ بڵێیت. بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر دەستخۆشیم بۆتان هەیە و بۆ ڕقسانێم دەرفەتە. زۆر سپاس. وڵای
مەکتەبی وەرزش کە ئەو پێشنیاریان بۆ مەڵبەندەکان کرد بە تایبەتی بۆ مەڵبەندی ئێمە زۆر بە خۆشحاڵی و بەڕاستی ئەو داوایمان جواب بدایەوە و زۆر خۆشحاڵ بینکەوە کە ئێمە شەرەفمەند بین و خۆشحاڵە بینکەوە ئەو خولە ئەو پاڵەوانتیە لە سنووری مەڵبەند ئێمە بکرێتەوە و لەو گۆڕەپانەی کە هەمانە الحەمدوللا ئەو ئیمکانیاتە لە سنووری مەڵبەند ئێمە هەیە هەم وەکو بوونی گۆڕەپانێکی تایبەت بە خۆمان هەم شوێنی فراوان هەم الحەمدوللا توانیمانە ینی ئەومانە خۆمان ڕابینیوە کە بتوانین ئەم پاڵەوانتە میوانداری بکەین و ئینشەڵڵا بە سەرکەوتیش کۆتاییتیە و ئێمە خۆشحاڵە بین جاری تر و دەرفەتی تیش هەبێ ئێمە بتوانین لە خزمەتی هەموو مەڵبەندەکانی کۆمەڵ و وەرزشوانان و یاریزانانی یان خەڵکی بواری وەرزش بکەین ئینشاءڵڵا بە داهاتووشە ئینشاءڵڵا. مامۆستا حەسەن جەنابەت بێگومان وەکو زانایەکی ئاینی ئینجا بەرپرسی مەڵبەندی گەرمانی کۆمەڵ کردنەوەی دەواازەیەکی گرنگی کۆمەڵی دادگەری بەڕۆی گەنجان لە بواری وەرزش و دواتریش پەروەردەی وەرزشی لە ڕێی بانگەوازی پیرۆزی ئیسلامەوە ئەم کرانەوەی کۆمەڵ بەڕۆی گەنجاندا و بەتایبەت ئەمڕۆ خودی جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵ بەشدار بوو لە گەرمیان جەنابتان چۆنیە بینن؟ وەڵا خۆی بۆ خۆی بەشداری مامۆستا لەکردنەوەی لە مەراسیمی کردنەوەی ئەم خولەدا بەڕاستی نیشانە و ئاماژەیەکی گەورەیە بۆ ئەوەی کەوا کۆمەڵی دادگەری گرنگی من بوارە دەدات بۆ وەرزش بەڕاستی وەسیلەیەکە وەسیلەیەکی گەورەیە بۆ ئەوەی کەوا ئێمە لە ڕووی پەروەردەییەوە خزمەتی زیاتر بە گەنجانی خۆمان بکەین و ئەم وڵاتەی ئێمە هەموو چین توێژەکان هەمووی لەبەر ڕاستی لە خەتەردایە لە بەردەم پلانی زۆر گەورەدایە کە بۆی دادەندێت لە خشتە ببرێت و بە ئاراستەی خراپدا ببرێت جا ضرورەتی ئەوەی کە ئێمە وەکو خەڵکی موسڵمان خەڵکی خاوەن پەیام لە هەموو کایەکانە وجودمان هەبێ بەتایبەتی لە ناو چینی گەنجاندا کە ئایندەی ئەم وڵاتە ئایندەی ئەم میلەتە بە گەنجانەوە پەیوەستە بە وەرزش ڕاستە وەرزش پەیوەندی بە تەمەنەوە نییە هەموو کەسێک ئەتوانێت لە هەموو تەمەنێکا وەرزش بکە بەڵام ئەوانەی کە زۆر سەرقاڵن بە وەرزش و زۆر خۆی تایە خۆیان ماندووەکەن زیاتر گەنجانن و ئەم بەڕاستی ئەمە دەرفەتێکی گەورەیە کە ئێمەی موسڵمان ئێمەی خاوەن پەیام ئێمە خاوەن ڕیسالە و پەیام کە بتوانین ئاراستەی گەنجەکانمان بەو ئاراستە ببین کە پێویستە کە ڕێی ڕاستە کە ئێمە بتوانین ئینشاءڵڵا لە ڕووی پەروەردەییەوە ئەو بکەین بەڕاستی وجودی مامۆستاش لەم مەراسیمە و لەم پاڵەوانێتیەوە پێشکەشکردنی وتار و نووسینی بابەت و نووسینی کتێب لەم بوارە و بەڕاستی خۆی ئاماژەی گەورەیە بۆ ئەوەی کەوا ئێمە ئینشاءڵڵا ئەمانەوێ بەڕاستی خزمەت بە بواری وەرزش بکەین و خزمەت بە گەنجان بکەین لەوەی کەوا بە ئاراستەیەکی ڕاستە بیان بین و ڕەد و بتوانین ئەو پلانانەی کەوا بۆیان دادەنێت بۆ ئایندەی ئەم وڵاتە دادەنێت هەمووی پوشەڵکەنەوە بە ئیزنی خوای گەورە. زۆر سوپاس دەستخۆش مامۆستا. کاک درود محەممەد جەنابتان وەک داوەری پلەیەکی عێراق و یەکێک لە داوەرانی لە مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵ پێم خۆشە زانیاریم پێ بدەیت کە پێشتر ئێوە وەکو مەکتەبی وەرزش با بڵێن جەناب کە داوەری پلەیەکی عێراقیت تا چەند هەوڵتان داوە خولی داوەری بە تایبەت بۆ داوەرانی بەشداربووی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری پێشتر ئایا خول و دەورەتان هەبووە بۆەوەی کە کەسانی باش پێ بگەێنن بتوان داواری سەرکەوتوانە لە یاریەکان ئەنجام بدەن؟ بەڵێ سەرەتا بە ناوی خی گەورە سپاسی مەڵبەندی گەرمیانەکەین بۆ میوانداریان دیارە لە پرسیارەکەت و دەست پێ بکەم بەڵێ مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری خولێکی سەرتاسەری بۆ سەرجەم ئۆرگانەکان و گۆرگانەکانی خۆی کردوێتەوە بۆ داوەر ئەو کەسانی کە خوازیاری داوەریکردنن یاخود حەزیان لە پیشەی داوەری هەبووە ئەگەر لەو خولەیە ئێمە کۆمەڵێک زۆر کەس بەشداری کردووە توانیویانە هەم ئاستی خۆیان پێشبەرن هەمیش توانیوانە ئیسفادەی لێ بکەین نەبینین ئێمەوەتە لە خولێکی ئاوایە ئیسفادە لە داوەرەکانی خۆمانەکەین و داوەرمان بۆ پێگەیشتووە. بەڵێ کاک یاساکانی تۆپی پێوە دیارە جەنابتان لە ئاستێکی بەرزان لە بواری داوەریە لە عێراق بەگشتی ئەوەی متابعات کرد ئاستی یاریزانەکان لە جێبەجێکردنی یاساکانی تۆپی پێ ئاستی یاریزانانی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری لە چه ئاستێکا بینیت؟ سپاس بەخوا بە حکمیەوەی ئێمە لە پێشترا پرۆژەمان دانابوو سەرجەم ئەو خاڵانەی کە ویستمانە لەم دەورەیە بە حکمیەوەی
یاریگای بچووکراوەیە کۆمەڵێ یاسا و ڕێسای تایبەتی بە خۆی هەیە و ئەکرێ لە ڕێسا و یاساکانی شادەستکاری بکرێت بەپێی حکمی ئەو بتوڵەیە ئەو خولێکی ئێمەمانەوی بیکەینەوە. جا سپاس بەخۆیمە پێشتر پرۆژێ ئەومان هەبووە کە خاڵەکانمان نووسیوەتەوە بۆ سەرجەم ئەو مەڵبەندانی کە بەشداریان کردووە سەرجەم ڕێسا و خاڵەکانیان بۆ چووە و زانیاریان لەسەر کۆ کردوتەوە. ئەبینی سپاس بەخوا لە یاریەکانە ڕەنگی داوەتەوە و ئیسفادەمان لێ کردووە. بەڵێ دەستخۆش بێ زۆر سپاس. کاگهەیە من ئەلی وەک یەکێک لە ڕاهێنەرانی مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری و بەتایبەت مەڵبەندی شارە زۆر دیارە ئەمشەو یاریێکیشتان بردەوە پیرۆز بێ. پێشتر ئێوە چۆن ئەم یاریزانەتان لە مەڵبەندەکەی خۆتان هەڵبژارد پێشتر هەڵبژاردەتان لەگەی خۆ و دەوراتەوە کردەوە یا یاریزانەکە هەڵبژارد؟ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان دەستخۆشی بەڕێستان کە لە بەیانی و هیلاکن وەکو ستافی کەناڵی ئاسمانی پێیانوە دەستخۆشی لە بەڕێزانی مەڵبەندی گەرمیانەکەین کە زۆر بەباشی زۆر بە چاکی پێشوازیان لە میوانەکان کردووە. ئێمە تەبیعی لە مانگی دیاریکراوی لە مانگی 6 بە دواوت ئامادەکاریەکان بۆم خولە دەستی پێکرد بە خولی کردنەوەی خولی ڕاهێنەری و خولی داوەری و دواتریش بینیمان لە مانگی 8 بە دواوە ئێمە بە دیاریکراوی لە ناوڕاستی مانگ 8 بە دواوە لە ماوەی 15 ڕۆژ دیاری کرا لە سەرجە مەڵبەندەکانی وەکو سنووری مەڵبەندی دەڤەری خۆمان کە لە سنووری چەند ئەنجومەنێک و شێوازی لە پاڵاوتمان کرد کە تیپەکان بەشدار بوون بە پێ و ڕێسا یاسانی کە لە کۆبوونەوەکانە دیاری کرابن لە کۆبوونەوە گشتەکانە ئەو تیپانە یاریزانەکانیان لە ئاسێکی زۆر باشە و هەڵبژارد خولەکان بە دیاریکراوی لە مەڵبەندێک بۆ مەڵبەندێکی تر جیاواز بوو لەسەر لە سنووری مەڵبەندی شارە زۆر 8 تیم بەشداری کرد کە بە شێوازی یەک دۆڕان بوو و تیپێک توانی بێتە پاڵەوان و دواتریش هەڵبژاردەی ئەم ئەنجومەنانە کە تیپی ئەنجومەنەکانن ئەم هەڵبژاردەی لێ دروست کرا کە ئێستا لە خۆناخی کۆتایی و کە لە گەرمیانی بەڕێوە چیارەکان. کاگە من بڵین ئەوانەی کە لای ئێوە دەبنە یاریزان پێشتر بێگومان چەند هەڵبژاردەیەکتان چەند فیرقەیەکتان لە شارەکەی خۆتانە هەبووە ئەمانە ئێوە تا چەند توانیوتانە لە ڕووی پەروەردەییەوە ئیش لەسەر پەرۆدەکردنیان بکەن هاوشان بە بوارە وەرشیەکە لە ڕووی پەروەردەیەوە ئێوە چیتان بۆ کردوون ئەوەی زانیاریتە بێ؟ لە ڕاستیە چەمکی وەرزش بەبێ پەروەردە کۆتایی شتێکی توان بڵێم فەشەلە چونکە لە سەرەتاوە یاریزان ئەگەر بە پەروەردە نەهێنرێت دوایی لە کۆتاییە گرفت بۆ دروستەکەەوە چاکیش ناوێ بەڕاستی چونکە ئەگەر تۆ بە پەروەردە هێنات هەموو ئەو شتانەی کە پێویستە لە نێو یاریگا ئەیزانێت و هەندی حاڵاتی ڕوبەڕۆتە بێت و خۆ یاری دوو بەشە دۆڕان و بدنەوەیە ئەبێت تۆ یاریزانە لە ڕووی پەروەردەی ئامادەکی بۆ هەردوو حاڵەکە کە بزانێت چۆن مامەڵەکە لەو دۆخانە بێگومان یاریزان زیاتر تۆ ئەبێت لە سەرتاوە لە فێرگەکان و ئەمانە فێر بکرێن دواتر کێت لای تۆ تەکمیلەی بۆ بکەیت. ئێمە بەهۆی ئەوەی کە باسم کرد تاکو ئێستا ماوەی ساڵێکە ئەم مەکتەبە بەشی کارەکات ئێمەش لە ماوەی ئەم ساڵا بێگومان کارمان لەسەرەوە کردووە زیاتر چاو مەلەستەر و یاریزانانە بووە کە لە قۆناغەکانی سەرەتا و ئەزانین بەو چەمکە هاتوون چونکە وەک باسم کرد کە یاریزانە لەو لە قۆناغە تێپەڕی کردبێت زۆر بە ناڕەحەتی توانی بهێنیتەوە ناو دائێرە زۆر باشی توانیمان ئەوە بکەین بەڵامی تر هیچ شتێکیش بێ کەمەکوڕی نایە ڕەنگە لێرە و لەوێ یاریزانیشی جاجا بەرکەوێت کە وەک باسم کرد ئێمە لە بەرەوەی کە زۆر لە ماوەیەکی زۆر کەمایەن توان بڵم لە ماوەی ساڵێکە چالاکیەکە مەکتەبە بێگومان لە بەرنامەکانی داهاتووە زۆر بە باشی چاکی لەسەر چەمکی پەروەردە کارەکرێت هەر لە فێرگەکانەوە بیرە تاگانە تیمەکان و ئیشەڵا لە داهاتوشدا بە باشی ئەو کارانەیە بینرێت. بە کورتی ئەمڕۆ لە ئاستی یاریزانەکان و ڕازی بووی ئەوەی لە ڕابردوو لەگەڵیان کردوتە دڵخۆشکەر بوو بێت وڵی بە حکمیەوەی کە وەک باسم کرد هەڵبژاردە زۆر ناڕەحەتە لە تۆ بتوانانی لە چەند ئەنجومەنێک و یاریزان بهێنیت لە کاتێکشا پێشتر ئەمان نتوان ڕابیاری بێگوکەن یعنی لە چاو ئەوەی کە بۆ شێوازە بوو زۆر باش بوون چونکە یاریگە بچووکانمە ئەبێت یاریزانەکان پێشتر ئیسیجامیان هەبێ بەیەکە و چەندین یاریتیان کردوێ بۆی بتوان ئیسیجام دوورتە زۆرینێ و هەڵبژاردانی کە بینم هاتوون ئەم کێشەیانی ئیسیجامیانی لەبەرەوە زۆرجار لە سنوورێک و تۆ هەڵبژار دەهێنیت پێشەکی ئامادەکاری و بێنەگرت بێت و زێ ناڕەحەت ئێمە ئەمڕۆ سەرڕایەوەی کە هیچ جارێکمان پێکۆ نەکرد بوو زۆر باش دەرکەوتن لە نێو یاریگای وادارم توان لە قۆناغەکانی دواتریشە بە شێوەیەکی باش و چاک لە نێو یاریگای یاریکەن ئینشەڵڵا. بەڕێز ماوەستا سیامەند
جەنابتان لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریەوە ماشەڵڵا ڕێگەیەکی ڕوودرێژتان بڕیوە تا گەشتونەتە ئێرە کەم لەسەر ئەو یاریزانانەی کە لای ئێوە دەبنە یاری دەکات کە دەتوانن لە هەڵبژاردەکان یا لە فیرقەکانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریە ببنە ئەندام ئەگەر باسێکی ئەوم بۆ بکەیت. بەناوی خوا گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ کەناڵی ئاسمانی پێیام و بۆ میوانداری برانی بەڕێزم لە مەڵبەندی کەلار و زۆر خۆشحاڵ بین کە لە کۆنگرەی ئەو جارەدا بڕیار درا لەسەر مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری کە بەڕاستی دواش کەوتین تۆزێک لە ڕاستیدا لە پێشیش کۆمەڵی دادگەری گرنگی زۆری بە وەرزش ئەدا بەڵام لە چوارچێوەی مەکتەبە ینی مەکتەبێکی تایبەتی بۆ دیاری نەکرابوو. سوپاس بخوا ئەو حەز و خولیانمان هاتە دی و خەڵکێکی زۆریش دڵی پێخۆشە و ئەمەش بە پشتیوانی خوای پەروەردگار بە پلانێکی تۆکمە گرنگی زیاتر ئەدەین بە هەموو بوارەکانی وەرزش ئینشاءڵڵا. سەبارەت بە بوونی یاریزان وەکو تێستێک لە قۆناغی یەکەم بەڕاستی ئەو جارەی زیاتر یاریمان بەو یاریزانانە کرد کە لە ئەستوری ئۆرگانەکان داهن بە پێی یاسا و ڕێنمایی و بڕیارەکانی مەکتەبی کاروباری وەرزش بڕیارەکە وابوو هەر ئۆرگانەی تیپێک بەشداری بکە. ئەگەر لە ڕاستیدا بڕیارەکە زیاتر بایە چونکە ئۆرگانی وا هەیە دوو تیپ تا سێ تیپ هەیە تا چار تیپیش بە تایبەت لە برانی قوتابیان ئەیانتوانی بەشداری تێدا بکەن. وەکو ئەو وەرزشوانانش کە بەڕاستی هەدەف و ئامانزی ئەساسی لە لایمە ئەوەیە ئەخلاق و خوڕەوە شتێکی بەرز و جوانی هەبی. سەرەتا لە خودی خۆمان دواتریش ئەو خەڵکێکە دەیەوێت بەشداری بکات لە نێو تیپە وەرزشەکانی ئێمە بۆ ئێمە بەو پەڕی گەرمگوڕیەوە پێشوازیان لێکەین. هەدەف و ئامانجەکە سلوکەکی جوانە خوڕەوشتێکی جوانە چونکە وەرزش بەبێ سلوکی جوان بەڕاستی شتێکی ناتەواوە ینی نەتیجەشی خراپی ئەبی لەسەر ئەنجامەکانی ئەو یاریان. دەستخۆش مامۆستاگیان بەڕێز مامۆستا سالار جەنابتان سەرۆکی دەستەی ڕاهێنەرانی پەیمانگای هونەری بەرگرین زۆر جوانتان نمایش کرد لە مەراسیمی دەستپێکی خولی جامی ڕابوون. پێم خۆشە زانیاریم پێ بدەیت لەسەر پەیمانگاکەتان بێگومان لە شاری سلێمانیە ئێوە یاریزانەکانتان لە چ ئاستێکدان چەند بنکەتان هەیە لە هەرێمی وەک بەرپرسی دەستەی ڕاهێنەرانی پەیمانگا پێم خۆشە زانیاری بارەوە پێ بڵێیت. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ڕووماڵکردنی نمایشەکەمان و دەستخۆشیش لە برانی مەڵبەندی گەرمیان دەکەم و دەستخۆشی لە مەکتەبی کاروباری وەرزشەکەم کە ئێمەیان بەسەر کردوانێ و داوان لێکردین کە نمایشەکەین لەم جامی ڕابوونەدا. بەڕاستی ئێمە لە ڕۆژگارێکدا دەژین کە وەرزش پەراوێز کراوە بە تایبەتی هونەرە بەرگریەکان ئیتیمامێکی پەراوێز کراوە و ئیتیمامی پێ نادرێت هەم لە ڕووی ئیتیحاد و لیژنەی ئۆلۆمپیوانێ هەم لە ڕووی دایک و باوکانیشەوە. بەڕاستی هونەری بەرگری ئێمە وا تێگەیشتوین کە یاری بێت بەڵام یاری نییە وەرزشێکە وەکو عیلم ئەبێ بخوێنرێت هەم لە ڕووی جەستایی و هەم لە ڕووی فیزیکی و ئەساسیەکانیانێ بۆ بەهێزبوونی جەستە و فێری ئارامگرتنیشانەکە. پەیمانگای هونەری بەرگری لە ساڵی 1990 دامەزراوە. ئێستا خاوەنی 2 لوق و 7 بنکەیە و ئاستی یاریزانەکانیشمان الحەمدولillah لەم کاتەشا هەر کە خەڵک بەم قەیران و بەڕاستی خەڵکە بێتاقەتە لە وەزعی ژیان و گوزەرانی خەڵک بەڵام ئێمە الحەمدولillah ڕۆژ بە ڕۆژ پەیمانگەکەمان بەرەو قەرەباڵغیە بێت و باوکو دایکی وایە ڕۆڵەکانیان تەسلیمی ئێماکات. ئەویش هۆکارێکی هەیە
ئێمە توموحمان زیاتر پەروەردەکردنی یاریزانەکانمانە ئێمەمانوێ ئامانجێکمان هەیە لە پەیمانگای هونەری بەرگریە ئەو یاریزانانی کە ئێنە لای ئێمە سبێنە جێنشینی ئێمە بن لە پەیمانگاکەمانە بتوانێکن خزمەت بە کۆمەلگا بکەن بەڕاستی ئێستا خەڵکێک بە پارێک و بە ئیمکانەتێکی زۆریانێت گەنجەکانمان بەلاڕێ بدات ئێمە گەرخوای گەورە مۆفەقمان بکە بتوانێکین فەراخی گەنجەکانمان پڕکەینوانێت لە ڕووی وەرزشوانێ و هیواداریشم ئەمانە ئەم نمایشانە لە هەر شوێنێک هەج یەنادێگیانەیەک پێویستی پێ ئێمە بێتوانین ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە نمایشیان بۆ بکەین و یاریزانی باشیشمان هەیە لە ئەستەکانە هەم لە ڕووی قیتالیەکانەوە بۆ بتوڵات و هەم نمایش و هەم بۆ فۆرمەکانیش ئێمە لە خزمەت هەر کەسێکا بین کە داوامان لێ بکات ئینشاءالله. دیارە پەیمانگاکەی جەنابتان سەر بە مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەریە. ئەگەر وەک کۆمەڵی دادگەری بەگشتی لێی بڕوانین بەدەمەوە هاتنی کۆمەڵ بەدەم داواکاریەکانی ئێوە یا هاوکاریە مادی و معنەویەکانی کۆمەڵی دادگەری بۆ ئێوە لە چه ئاستێکا بینیت؟ وڵی ئەگەر بڵین ئاسی باش بۆ باش نەبوو بەڵام مەکتەبی کاروبار لەوەتەی دروست کراوە ساڵێکە ئێمە سپاسیانەکەین بەدەممان و هاتوون دوسێ دەورەی باشیان بۆ کردینانە هەم لە ڕووی توبیانێ سەرتایەکانوانە لە خەسخانەی بەخشی سپاسیانەکەین 27 یاریزانمان لێ بەشداریان کرد بۆ پەروەردەی ئەو ڕاهێنەرانی کە بوون بە ڕاهێنەر و بۆی بزانێکن چۆن مامەڵە لەگەڵ یاریزانەکانەکەن لە ڕووی جەستەی و لە ڕووی خۆراکۆمانە ئەوە هاوکارمان بوون ئێمە سپاسیانەکەین بەڵام ئەوە لە توموحی ئێمانی وەکو پەیمانگا کە خاوەنی 250 لە بێ لە ئێسادا ئێمە ئومێدی زیاترمان هەیە کە ئاورێکی جددی بدەنەوە لە پەیمانگای هونەری بەرگری و لە هەموو هونەرەکانی قیتالیەکان بە تایبەتی کاراتی و تایکواندۆ و کیک بۆکس و ئەمانە هەر هەمووی معاناتیان هەیە هەمووی پەراوێزیش کراون وەکو شتێک بڵێ هەتیو کراون بەڵام ئەو دوو گۆڵی هەمووی تۆپی پێ هاوکارێکی دامی باشە کرێت هیوادارم ئینشاءالله مەکتەبیش ئاورێکی جددی بداتەوە لە هونەرە فەردیەکان. دەستخۆش بێ ماوەسەریان دەگەڕێمە وڵات. جەنابی مامۆستا حەسەن بۆ خۆتان نەزانن ئێستا لە کوردستانە بەدەیان ڕێگای ناشەرعی دەگیرێتە بەر بۆ بەلا ڕێدابردنی گەنجانی ئێمە یا بە تایبەت ئەو خەڵکی کە تازە پێدەگات ئەوانەی کە سەرەتای تەمەنیانە. جەنابتان وەک بەپرسی مەڵبەندی گەرمیان و وەک بانخوازێکی ئیسلامیش پێتان وایە دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم گەنجانەی کە سەرەتای تەمەنیانە لە خشتە نەبرێن ئایا دەکرێت لە ڕێی وەرچ و بانگەوازی ئیسلامیەوە فەزایەکی بڵێن بەرفراوانی ڕەسەن بۆ گەنجان بڕەخسێت بۆ ئەوەی کە بە لاڕێدا نەبرێن؟ بەتەکید وەکو لە سەرەتا باسم کردیانی ئەو گەنجانی ئێمە لە بەردەم پیلانی زۆر گەوریان بۆدانەدێت و گەنجانی هەموو وڵاتانی ئیسلامی بەتایبەتی بۆ ئەوەی کە ئەبینەوە بیستنیان لە هەمومان ئاگاداری و وەزایی کە ڕوویدا و کە ئەیبینینیانی ینی پلانی زۆر خەتەرناک بەڕاستی بۆ خەڵکەدا دەنرێت بەتایبەتی بۆ گەنجان ئێمەش ڕاستی ئەگەر بێت و ئیمکانیاتی بەشەری ئیمکانیاتی مادی ئەوانەمان لەبار بێ بەڕاستی چارەسەری ئەو کێشانە یان ڕەتدانەوەی ئەو پیلانانە یا پوچەڵکردنەوەی ئەو هەنگاوانە تەنها بە ئێماکرێ ینی بە خەڵکی موسڵمان خەڵکی خاوەن پەیام وەکو خەڵکی ئەوەی کە بێ بگەڕێتەوە بۆ ئەخلاق بۆ ڕەوشت بۆ بیر و باوەڕ ئەوانە بەڕاستی بەوا کرێ ئێمەش بەڕاستی ئێمەکو کۆمەڵی دادگەری کە خەڵکێکی لایەنێکی ئیسلامین و باراگەکانمان هەمووی شوێنی پەروەردە و بانگەواز و پەروەردەکردنی خەڵکە ئێمە بەڕاستی چارەسەری هەموو شتەکانی مرۆڤمان لایە لەبەرەوەی نەک ئەوش لە بەرنامەکەمانە سەرچاوی گرتووە لە دینەکەمانە سەرچاوی گرتووە لێمە گەر بێت لە ئاستی دینەکەمانە بین لە ئاستی ئەو پەیامە گەورەیە بین کە خوای گەورە ناردوێتی بەڕاستی چارەسەری هەموو کێشەکانی کۆمەلگا لای ئێمەیە یەکێک لەوانە کێشەی گەنجان بۆ وەرزشی شێکە لەو بوارانەیە کە بوارێکی شەرعیە کە دێمە داوامان لێکراوە لە ڕووی شەرعیوە ئیحتیمام بە جەستەی خۆمان بدەین لە هەموو ڕۆکانەوە وەکێ لەو ڕۆک گەورانەکەەوە جەستەی ئینسان بە سەلامەتی هێڵێتەوە وەرزشی بەردەوامە و لە هەموو تەمەنەکانیشە نەک تەنها لە تەمەنی گەنجیشە و بەڕاستی ئەم لەم بوارە گەر ئینسان کۆمەڵی دادگەری
مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری گرنگی یەکێک لە گرنگی هەرە زۆرەکانی بدەن بە بواری وەرزش تاوان وەرزشێک نەک تەنها وەرزشێکی خاڵی تەنها ئەوە بێت تەنها گرنگی بەلایانی جەستەیی بدا بەڵکو لەگەڵ گرنگی بەجانبی پەروەردەیی بەجانبی ڕۆح عەقڵ و بیری ئینسان گەنجێک پەروەردە بکە خاوەن پەیام بێ گەنجێک بێ ئۆشیار بێ وریا بێ ئاگادار بێت لە پیلانی دەوروبەر پیلانی دوژمن وە گەنجێک بێت ینی بەڕاستی شانازی بە قیەم و ئەخلاقی کۆمەلگای خۆیەوە بکە بە ڕەسەنەتی خۆیەوە بکە بە دین و بەنامە و پەیامی خۆیەوە بکەکەوە سەدان ساڵەکە خەڵکی کورد مسلمانە گەنجێکی وا دروست بکات لە جاتیەوەی معجەب بێ بە کللتوری ڕۆژ ئاوایی کللتوری دەرەکی بەڵکو شانازی بکە بە کللتوری خۆیەوە کە کللتورێنی ڕەسەنە و لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرچاوی گرتووە لە بەڕاستی ئەمە بوارمان زۆر لە بەردەمایە توانین ئەوە بکەین ئەگەر ئێمە وەکو وتم لە سەرەتاوە لە ئاستی ئەو پەیام و بەرنامە گەورەیە بین کە خوای پەروەردگار نادوێتی. بەڵێ بێگومان زۆر ڕاستە مامۆستا. بەڕێز مامۆستا کۆچەر جەنابتان وەک مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری بڵین فەزای ئیشکردنی ئێوە یا مەودای ئیشکردنی ئێوە لە کوردستانە لە سەرجەم بارگەکانی کۆمەڵی دادگەری زیاتر یاری تۆپی پێ دەگرێتەوە یا سەرجەم کایەکانی تری وەرزشیش لە مەکتەبی وەرشا جێگەیان بۆتەوە ئێستا ڕۆڵەبینن. ئیشی ئێمە بە دوو تەوەجه هاواتە دوو ئاڕاستەی تەندروست هەم ئاڕاستێکی ناوخۆیمان هەیە زۆرجار لە خیتابەکانی شاوەکو مەکتەبی کاروباری وەرشی ئاماژەمان پێداوە ئاڕاستێکی دەروی خۆمانمان هەیە دەروی خۆم مەوەستم وەکو تەوەجهە سیاسی حیزبەکە بە هەردوو ڕێگەکەش هەڵمان داوە ئەوەندەی کە پێمان بکرێن نەوەستین تایە بە تایبەتی ئەوەی کە لە ئاڕاستی یەکەم کە هەڵمان دابێت لە کۆی بارگەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە هەمان دوو ئاڕاستە ئەگرێتەوە بۆ دەروی خۆشی بە هەمان شێواز ئەوە بۆ کە ئێمە چۆن بتوانین بە تایبەت پلانی ئەم ساڵەمان کە جۆرێک بە لە پلانی خۆبنیادنان کە ئیشمان لەسەر کردووە ئەو پلانانەی بە تایبەتی ئێمە لە مانگی سێ یا مانگی شەش و دانای ماساهێ من ئاماژەی پێدا کۆمەڵێ دەورات کرایەوە وەکو مەکتب کردیەوە بۆ ئەو بەشە گرنگانی کە پێویستن یەکەم خولمان خولی ڕۆشنبیری بوو واتە کەسێکی تاکێکی وەرزشکار چۆن بتوانێت خۆی ڕۆشنبیرکە تەوعی خۆی بکە بەو جۆرە خۆی پڕکە لە پڕ معلومات کە ئەچێتە ناو کۆمەڵگە بە تایبەت لە جەناح وەرشێکەوە چۆن بتوانێت ئاراستێکی تەندروستی خۆی دەوروبەرەکەشی بکە و پاشان کە کۆمەڵی دەوراتی کەمان کردوتە لە ڕووی ئەکادمی بابەتە وەرشێکەوە بۆی کۆمەڵێک گەنج و لاو پێ بگەن هەر کەسێک لەو بەڕێزانە بتوانێت بناغی ئیشەکە بێت کە سواز بۆخوا لەم ڕۆکە بە تایبەتی هەمووەکو پاڵەوانەتی جامی ڕابوون هەمووەکو خولی تۆپی ڕابوون لە زۆربەی شوێنەکانە زۆربەی ئەو ڕاهێنەرانە بوون یا و داوەرانە کە بەشدار بوون لە خولەکانە و کۆمەڵی تەجروبەی باشیان وەرگرتووە لەوە پێشیش ئێمە توانیمانە پشتیوان بەخوا بەومان کردوتە بناغە بەو ئاراستەی جنابی فەرموو نەخێر تەنها تۆپی پێ نییە چکە ئێمە دەورەکە جنابی ماسا ئاماژەی پێدا ماسە سالار لە بابەتی هونەرە قیتالیەکان یا هونەرە بەرگریەکان ئێمە بە تایبەتی لە ڕووی پەروەدەی بەدەنیەوە کە 27 ڕاهێنەر بوون خولێکرایە بە چۆنێتی پەروەدەبوونی بەدەنی خۆیان یا چۆنێتی لەو کاتەن پێکانەکان برینداربوونیان چۆن بتوان خۆیان بپارێزنەوە چۆن بتوانن جۆرێک ساڕێژی ئەو بەرکەوتانی خۆیان بکەن و بەشەکانی کەش بە هەمان شێواز بە تایبەت ئێستا بۆ معلوماتی بەڕێستان ئێمە پار ساڵ 28 دوانزی 2021 دانیشتین پلانی ساڵەمان داناوە ئێمە سپاس بۆخوا ئەمڕۆ کە 29 دوانزەی 2022 کۆتاییمان بە پلانەکە هێناوە واتە جێبەجێکردنی کۆی ئەو پلانانە بووە تقریبا ئێمە لە کۆی پلانەکان تەنها لەوە چه خاڵێکمان جێبەجێ نەکردبێ ئەش بە کۆڵمە ئیمکانات تەخیر بووە گەنا کۆی پلانەکان جێبەجێ کراوە بۆم ساڵی ئایندە پشتیوان بخوا طرحمان هەیە بە تایبەتی لەم ماوانەی کە دامان ناو ئینشاڵڵا کۆبنەوە بکرێ پلان دامنێ بۆ کوی بەشەکانیکە ئێمە کۆ پێشنیارمان بۆ کراوە بۆ تۆپی بالە پێشنیارمان بۆ کراوە بۆ بابەتی کاراتی پێشنیارمان بۆ کراوە بۆ بەشەکانی دیکە تێنس مەلەوانی حتا سوارچاکی بەڵام ئەوەندەی کە پێمان بکرێت پشتیوان بخوا لا يكلف الله نفسا الا وسعها لەگەڵ برانی بەڕێزی خۆمان بە هەمومانەوە هەمان گەبین و کاری لەسەرەکەیت ماوسا بۆ پێی جەنابتان ئەندامی ئەنجومەنی سەکردایەتی کۆمەڵی دادگەرین با پرسیارێک ینی سەراحەت بپرسین پێشتر ئەم بواری وەرزش لە کۆمەڵی دادگەریە بەم شێوازە فراوانە نەبوو ئەکرێ بڵێن کۆمەڵی دادگەری هەستی بەو فراغە فراوانە کردووە لە بواری وەرزشاکەوە ئێستا بەم شێوازە بەرفراوانی لە کوردستان
لەسەر جەمبارگاکانی کۆمەڵی دادگەری ئاوڕی لێداوەتەوە و بە جۆرێکی تر کۆمەڵێکی تر لە گەنجان ڕۆیان کردوێتەوە بارگاکانی کۆمەڵی دادگەری ئەوەی لە ڕابردوو پێت وایە فەراغ بووە یا جۆرێک لە پەینەبردن بووە بەم بوارە گرنگەی کای گەنجان لە کوردستاندا. من لە کۆنگرەکان کە بەشدار بووم لە کۆی کۆنگرەکان کە کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی ڕابردوو کۆنگریشە 4 کۆنگری ئەنجام داوە لە کۆی کۆنگرەکانە پێشنیاری مەکتێبێک کراوە بۆ کاروباری وەرچی پێشنیار کراوە بەڵکو کۆمەڵ پێ بردووە بەڵکو بە زەڕوریشی زانیوە بەڵام زۆر جار تەپان بە ئێستایشەوە ئیمکانیاتەکە چکە هەمومان نەزانین قەزەی وەرزش بەما ینی ئیمکانیاتێکی فراوانی ئەوێ بەدەل لە تەوانا مرۆیەکە خۆی هەیە ینی بوونی تۆنە مرۆیەکە خۆی هەیە تاقە بەشەرەکە هەیە لە بابەتی وەرشیە بەڵام توانە مادیەکەی کە پێویستە ئیمکاناتی باشی پێویستە ینی کۆی بەشە وەرشەکان ئەو بەرزانین کە لە ئاگادارن لە بابەتی وەرشی ئەزانین کە ئیمکاناتێکی زۆریەوە بۆیە کۆمەڵیش بە هەمیشە هەستی بە قەزەکە کردووە بەڵام زۆر جار لەو جەناحەوە تۆزێ وەکو بڵێ وا بە پێویستیزانی کە پەلە نەکری حەدەن ئیمکان بەڵام سپاس بخوا لە کۆنگرەی چوارە تەبعاً دیسان لێش پێشنیار کرایەوە پاشان کە 5 مەکتەب پێشنیار کران لە دوای چەند کۆبوونەوەیەکی سەرکردایەتی مەکتەبی کاروباری وەرشی تەزدیق کراو کە مەکتەبێک کە گرنگە بوونیەتی هەبێ بە ئێستایشەوە کە کۆمەڵ بایەخی پێدا و سپاس بخوا هەر ئەمڕۆ يعني وەکو نموزەج باسێکم مامۆستا حەسەن یا ئەمەژدی پێدا جنابی مامۆستا عەلی بابیر کە دێت وجودیە بێ لە مەراسیمی پەڵاوانتی جامی ڕابوونا تایبەتمەندیە بۆ قەزیە کۆی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی میوانە بەڕێزەکان بەگشتی ینی تایبەتمەندیە بەو بابەتە کە دراوە و ئەیشیانەوێ ئەوەی کە ئێمە وەکو سیاسەتی حیزب ئەوەندەی کە وەکو ستراتیژ بەگرنگمان زانیوە و هەوڵیشی بۆ دەیم بەخوا نەک بۆ خۆمان وەکو لە سەرەتای قسەکانەوە پێشتر ئاماژەم پێدا بۆ دەروی خۆشمان چکە ئەمانەوێ ئەم بابەتە وەرشیە چ لە جاناحەت پەروەردەیەکە بۆ خودی خۆمان و بۆ دەوروبەرمان بە هەموو لایەکمان بیکەینە حەڵقەیەکی تەواصولی بەقوت یعنی لەگەڵ هەموو لایەکە بە هەمومانەوە بتوانین کۆی وەرزشکارانی کوردستان بتوانانی بناغەیەکی تۆکمە دا ڕێژین هەم وەکو ڕۆپەروەردەیەکە ساوسێ بەربێ و بتوانین لە ڕۆکانی کەیشەوە زیاتر گەشەی پێ بدەین. خۆش مامۆستا کاک درود محەممەد جەنابەت بێگومان لەم مانگی پێشوو لەم چەند ڕۆژەی پێشووە بووی بە داوەری پلەیەکی عێراق خۆی بەخۆیەوە دەستکەوتێکی گەورەیە بۆ جەنابتان بەڵام بالێتان پرسین پرۆژەتان یا پلانتان بۆ داهاتووی مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری بۆ پێگەیاندنی داوەری نوێ و خزمەتکردنتان لەم بوارە پلانتان چییە ئینشاءڵڵا بۆ داهاتوو پێمان بڵێیت. دیارە هەر پاڵەوانێتێکی تۆپی پێ کاکرێتەوە بۆ بەڕێوەچوونی خولەکە پێویستمان بە داوەر هەیە ئێمەش پلانمان وایە ئەم داوەرانی خۆمان کە لە خولی ناوبژیوانیە بەشداریان کردو و سوودیان لێ بینیوە و ئێمەش ئەمانەیە سوود لە توانەکانیان ببینین ئەمانەی توانەکانیان بەرەو پێش بەرین دەوراتی تر هەم لە ئاستە جیاجیەکانە لەوانەیە ئەگەر یەکەم جار کە کرد بێتمانەوە تقریبا شتەکە گشتگیر بێ بەڵام ئێمە دوایین لە ئاستە تەمەنیەکان و تاکو و بەرەو سەریشەوە ئێمە لەگەڵ ناوبژوانەکانە پلانەکانی خۆمان و هەموو هەوڵەکانی ئەوانیش بکەینە کار بۆ ئەوەی بتوانین داوەرێکی سەرکەوتویان لێ دروست بکەین هەمیش لە پاڵەوانەتەکان و بتوڵەکانە بتوانین سوود لە توانەکانیان ببینین و خۆشیان ئاسیان بەرەو پێش بێت. دەستخۆش بێ کاگیە منوالی ڕایەنەری هەڵبژاردەی مەڵبەندی شارە زۆر با بڵێن ئێستا بۆ خۆتە زانی لەسەر جەمبارگەکانی کۆمەڵی دادگەریە وەرشوانێکی زۆر ڕۆیان کردوتە بارگاکان دەورات دەکرێتەوە ڕۆڵ دەبینن با پرسیار لەسەر خودی مەڵبەندی شارە زۆر بکەین تا چەند هاوکارتان بوون تا چەند بەدەمتانەواتون لە کاتی سەرپەرشتیکردنی خولەکانە یا یاریەکان کە دەکرێت ئەگەر باسێکەوەمان بۆ بکەیت هاوکاری مەڵبەندەکەتان دیارە خۆت لەوێ ئەندام مەڵبەندی بەڵام هاوکاری و بەدەمەوە هاتنی بە پرسانی سنووری شارەکەی خۆتان لە چه ئاستێکدایە؟ وەڵی ئەدلو کاتی کە لە کۆنگرا و مەکتەبە دروستکرا بەڕاستی یەکسەر لە سنووری مەڵبەندی شارە زود ئەو بەشە کاراکراوە ئێمە پێشتریش ماوەی توانە بڵێم لە دوای 2002 ناوکای وەرزشیان بووین چۆنەڵی ژێرخانێکی وەرزشیمان هەبوو ئیتری ینی تەنهاوی مابوڕێکرێ لە سنووری ئێمە شەکە بچێت لەسەر لەبەر لە سنووری ئەنجومەنەکانە نوێنەر هەیە
ولا سنوور ئێمەش کەوەکو ئەنجومەن لێکو مەڵبەند بەڕاستی زۆر بەباشی ینی لە هەموو کۆبوونەوەکانە پێشنیارەکان کە کراون ئەوەی کەلەتوانە بوو بێ کردویانەوە بە ئێستا شوکەبوون منە ئەمە بە تەواتی پاڵپشت و هاوکار بوون کە توانیمانە بتوانین بە کۆمەڵە یاریزان بهێنین ئەوان پاڵپشتێکی تەواویان کردوین لە قۆناغی یەکەمیشە بە هەمان شێوە هەر لە دەست پێکەوە ئێمە یەکەم توان بڵم یەکەم دەستپێکی خولەکە لە سنوور ئێمە بوون یەکەم مەڵبەند بوو کە لەوێ دەستی پێکرد و هەر لە سنوور ئێمە شاکەکەم کۆتایی بڵین یەکەم مەڵبەندی کە زوو بە خێرایی توانیمان لەو ماوەی کە بمان دیارکراوە خولەکە کۆتایی پێبین ئەمەش پاڵپشتێکی ڕاستی ئەوانە کە هەمیشە هاوکار بوون ئەوش کە ئەگەڕێتەوە بۆ توانای مادی و مادەوی ئەوان هەتا ئەوەی دەتوانایە بوو توانیان لە بەرپرسی مەڵبەند و ئەندامەکان و ئاوکاری و پاڵپشتێمە بوو دەستخۆش ماوەسا سیامەند ئێوەک مەڵبەندی سۆران دیارە لایەنی سەرپەرشتیاری مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵ لە سۆرانە لەدەست جەنابتانایە بەتەمان پرۆژەی داهاتوتان بۆ گەنجانی سنووری سۆران چی بێت یعنی لە ڕووی تەنها وەرشی یاری تۆپی پێ ڕۆڵ دەبینن یا لە بوارەکانی تری وەرزش لە سۆران دەتانەوێت خزمەتی گەنجانی ئەو دەبەرە بکەن لە ڕابردوو هونەری بەرگری لە 2000ەوە ئەنێ گوڕوتینەشی باشیە بوو بڕێک سست بووە بەڕاستی دوای ئەوە بەس ئێستا ئیشاڵە بە فەزلی خوای گەورە چەند براکەن نێتنوا لە سنوورەکەی بنکێشی بکەینەوە بە فەزلی خوای گەورە هەم یاری بالە و تێنس و ئەوانش و هەروەها خولی تۆپی پێی دیکە بکەینەوە فراوانتر یعنی برێن بۆ زۆربەی گەنجانی شارەکەبی لەسەر ئاستی شارەکەی ئیدارەی سۆران ئیدی پێشنیار و سەرنج و تێبینیت کە شەن کە بەتاکید لە ساڵی 2023 لە پلانی نوێ ئاماژیان پێکەین و ئینشاڵە ئیشیان لەسەرەکەین باڵێ دەستخۆش بێت ماوەس سەلار جەنابتان بۆ پێی سەرۆکی دەستەی ڕایەنەرانی پەیمانگای هونەری بەرگری کۆنفۆن ئەگەر بۆم باسکەیت پرۆژەی داهاتووتان لە بواری خۆتانە لە مەکتەبی کاروباری وەرشوو بەتایبەت بواری هونەری بەرگری کۆنفۆ پرۆژەی داهاتووتان چییە بە تەمای بتوڵاتەن یاخول و دەوراتان ئەوێت بۆ ئەندامەکانتان بەڵێ ئێمە وەکو پەیمانگای هونەری بەرگری بەڵێ ساڵانە لە پلانی خۆمانە هەیە سێ بتوڵات دەکرێتوانێ بۆ لەسەر ستایلی ساندا بۆ بتوڵەکانیش بۆ بێت شێران تازە پێگەیشتوان بۆ پێگەیشتوان ئەم بتوڵانە پێشەوەی بتوڵەکە بکرێتەوە دەورەی تحکیمیمان هەیە دەورەی تحکیمیەکەکەینوانە هەموو ساڵە کردومان تۆ سپاس بخوا کۆمەڵێ تحکیمی باشمان هەیە خۆشبەختانە بەشێک لەوانەی کە دەورەکانی پەیمانگایان بینوە ئێستا ئەندامن لە ئیتیحادی کۆنفۆ وشوی ساندادا لە سلێمانی و چەند ڕاهێنەرێکیشمان پێگەیاندووە کە ئێستا هەر ئەندام من لە ئیتیحادی وشوی کۆنفۆی سلێمانیدا و هین بەرنامەی ئەوەمان هەیە ئینشاڵڵا لەگەڵ هەموو یاریە دۆستەکان ساندا و کیک بۆکسوانەدا لەم ساڵدا یارێکی دۆستانە بکەین بتوڵاتێک لەگەڵ چەند نادیەکە کە دانیشتنمان کردو و بەرنامەماندانا ئینشاڵڵا لە ساڵی ئایندە داگەخوای گەورە تەمەن باقی بدات بتوڵەکانمان ئەنجام بدێت وەکو پلانی ساڵانەی پەیمانگای هونەری بەرگری کەیترەمە کۆتا ساڵ بوو ئێمە هەم لە پلانی خۆمان جێبەجێ کردووە لە دەمان ئێمە ساڵانەی تاقیکردنەوەی شاڵبندەکانمان هەیە و دەورەی بێچوەشێرانمان هەیە بۆ ئەوانەی کە تازێن بۆ بەشی جومبازێتی لەوێ هەڵسەنگانیان بۆکەین کامیان بۆ جومباز بێت یان خێنە و بەشانەوە ئیحتیمامیان پێدەین و مەشقیان پێکەین ئەوانشی کە ئێمە هەر لە سەرتاوانە کەسەکانمان بۆ دەرەکە یاریزانەکان ئەمە بۆچی باشە هەیە بۆ توانای نمایشیە ئەبێ بخیتە هونەر کەسێکی تایبەت کەی بۆی ڕاهێنەرێکی بۆ دابین کەی بەس ئیشی ئەوە بێت کەم یاریزانە لە بواری نمایشیە پەروەردە بکات هەنێکیشمان هەیە قیتالیە تۆ ناتوانانی نمایشی یاری پێ بکەی مەشقی پێ بکەی ئەوێ بیخێتە ئەو بەشەی کە جسمی ئەم یاریزانەی کە لەسەر ڕابێنێت خی گەورە پشتیوان بێت ئیشاڵا ئەوە لەگەڵ مەکتەبی دوێنە خۆشببختانە مژدێکی خۆشیان داینێکە هەوڕ و هیمەتێکیان کردووە گەخوای گەورە بۆیان ئاسان کات لە ساڵی 2023دا بەمان ئەنجام بدرێت ئینشاءڵڵا بەڕێز مامۆستا کۆچەر من دەرفەتی کەم ماوە ناچارم پرسیارەکان زۆر بە کورتی عەرزام بکەم پرۆژەی داهاتووی مەکتەبی کاروباری وەرزش بۆ خزمەتکردن بە وەرزشکاران بە تایبەت وەک معلومی جەنابتانە کۆمەڵی دادگەری ئێستا ئەو یانەیەک ئەگەر
نزیک بێ لە مەکتەبی کاروباری وەرشی کۆمەڵی دادگەری تەنها ینی گیانتان هەیە لە هەولێر بەڵام لە سنووری پارێزگای هەڵەبجە یا پارێزگای سلێمانی بە تەمانین کە کۆمەڵیش وەک سەرجەم لایەنەکانی تر خاوەنی یانێکی وەرشی بێت یا یانەیەکی وەرشی تایبەت بە هونەرە بەرگریەکان بێت پرۆژەی داهاتوودا نەگەر بوومە باسکەی سوپاس دەکەیت. خۆی یانە ئادنیانەکان بەگشتی سربەخۆن بەڵام ئێمە ئەوەندەی کە پێمان بکرێ هەریانەیەک پشتیان بەخەوەندەی کە پێمان بکرێ پاڵپشتی بین پشتیوانی بین جۆرە لە جۆرەکان درێغی ناکەین و هەوڵ تەقەلاشی بۆ دەین چونکە لای ئێمە ئەوەی کە پێویست بێ ئیتیمامدانە بۆ بابەتە پرۆژەی ساڵانی داهاتوومان من پێش پرۆژە ئەوەندە ئەڵێم من لێرەوە ڕووی زارمەکەمە کۆی موسڵمانان زانایانی بەڕێز من پێم باشە داوایان لێکم وەکو تەڵەب پێشنیاریان بۆکەم کە ژمارێک لە ماوەسانی بەڕێز کە ئیتیمان پێدا بەڵام زیاتر تەوعیەی خەڵک بکرێت لە بابەتی وەرزشە واتە کە باسی وەرزشەکەین بڕوانە بزانێت چنێک گەنجولاو لێ کۆبێتەوە کەواتە تەوعیەکردنی و تەقویەکردنی ئەم بابەتە لەکوێ سەرچاوەگەری کاریگەری ماوەسانی بەڕێزی تایە کاریگەری حتا خێرخوازان یعنی تۆ کردی وایە ئەتەوێ پرۆژێکی خێری بکەیت ئەتەوێ دەستێکی خێریت هەبێ لەو بابەتە خێریانە ئینسان چۆن بتوانێت ئەو گەنجولاوانە ئیتیمامان پێ بدە کاریان بۆ ئاسانکە ئەو بابەتە مادیەی کە زۆر جار ئەبێتە ڕێگر کار ئاسانیان بۆ بکە و هەوڵیان بۆ بدە من بۆیە لێرە پێشنیارەکەم ئەو بابەتی گرنگە بە تایبەتی بۆ بابەتی پەروەدە و بانگاواز ئیتیمان پێ بدرێت پرۆژەی داهاتوومان وەکو عەرزم کردیمە پلانی 2020 ئینشاءڵڵا لەم چەند ڕۆژەی داهاتوو لەسەری کۆبینەوە کۆمەڵە تەرحمان کردووە با لە کاتی خۆیان تەرحەکان کە بوویە بڕیار وەکو خۆمان ئیعلانێکی وشی لەسەرەکەن ئینشاءڵڵا. مامۆستاگیان پێم خۆشە دواوتەی خۆتان بڵێن چکە کاتی بەرنامەکەم ڕوو لە پایانە. ڕۆڵا دەستخۆشیم هەیە بۆ مەڵبەند دووبارەیەکەم بۆ ستاف بۆ جەنابتان بۆ جەنابی مامۆستا و میوانانی بەڕێز کە لێرە حوزوریان هەبوو بۆ دەستخۆشی و سوپاسم بۆ ئەو گشت بەڕێزانەی ئەگە بیرمان چووبن و دەستخۆشی و سوپاسم هەیە بۆ ئەو گشتە بەڕێزانی چوو ملاگەدام لە دوێنێەوە لە بڵاوکردنی ئەم چالاکیەوە دوعا خێر و دەستخۆشی ئەوانە کراوە ئەوە بۆ ئێمە نیشانی سەربەرزی بۆ قیامەت دەستان خۆش بێ یاخوا هەمیشە لە خێر و خۆشییا بن. زۆر سوپاس. مامۆستا حەسەن پێم خۆشە جەنابیشتان دواوتەی خۆتان عەرز بکەن چتان پێ خۆشە لە خزمەتتان. بەڵێ وەڵام منیش دەستخۆشیم بۆ مەکتەبی وەرزش هەیە بەڕاستی مەکتەبێکی زۆر کارا و فعالە و ئەویش دیارە لەوە سەرچاوی گردووە کە گەنجان و وەرزشکاران خۆیان هەر خۆی سەرچاوی گەرم و گوڕین و ئینشاڵڵامان پلان و بەنامەی چاکیان لە ڕابردووە هەبە و لە داهاتووشە ئینشاڵڵا ئەبێ و ئێمە ڕاستی دەستخۆشیمان بۆیان هەیە و کارەکان ئینشاڵڵا خزمەتە بێ بە بواری وەرزش و بواری گەنجان ئینشاڵڵا دەستخۆشم بۆ جەنابتانیش هەیە و بۆ هەموو ئەو برا و بەڕێزانی کەوا بەشدار بوون بۆ ئێمە لە خزمەتیان زۆر خۆشحاڵین و ئینشاڵڵا و باسم کرد ئامادەیمان هەیە بۆ چالاکی تریش ئینشاڵڵا لە سنووری مەڵبەند ئێمە بکرێ و ئێمە هەموو پاڵپشتێکی وەرزشکاران نەکەین و لە سنووری مەڵبەندی خۆمان ئینشاڵڵا چیمان پێ بکرێ بۆ تەقویەکردنی بواری وەرزش و تەقویەکردنی گەنجان ئینشاڵڵا درێغی ناکەین. زۆر سوپاس مامۆستاگیان. من کاتی بەرنامەکەم بە پایان گەشت لەوەی لە برنەکەم لە میوانە بەڕێزەکان لە شەوێکی زۆر ساردی شاری کەلار کە بە گەرمان ئاسراوە گفتوگوی ئەم جارەمان لەگەڵی هەریەک لە بەڕێزان مامۆستا سیامەند بەرپرسی کاروباری وەرشی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری و بەڕێز کاکێ من عەلی ڕایەنەری هەڵبژاردەی مەڵبەندی شارە زۆری کۆمەڵی دادگەری و مامۆستا حەسەن بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە گەرمیان و مامۆستا کۆچەر محەممەد عارف بەرپرسی مەکتەبی کاروباری وەرشی و بەڕێز مامۆستا سالار ڕایەنەری بەرپرسی ڕایەنەرانی پەیمانگای هونەری بەرگری و کاک درود محەممەد داوەری پلەیەکی عێراق بەم شێوازە بە پایان گەشت تا بە گەشتنەوەیەکمان لە بەرنامەیەک و دیدارێکی نوێ بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.